بەڕێزە زۆر باسی مەسەلەی موچەت کرد ینی ئێستا یەقین تێک لە مانگی داهاتەوە باسی دەرماڵ دەکە دەستکاری دەرماڵە شت بکرێ هیچ هەیە؟ والله من نامەوێت ئەوە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیوادارن حکوومەتی هەرێمی کوردستان دەست نەبات بۆ دەستکاریکردنی موچە چونکە خەڵکی کوردستان بەرگەیەوەی کردووە کە موچەکەی بۆ بە نیوە لە ئێسادا بە دوو مانگ زیاد لە دوو مانگ پاشەکەوتەکەی جاران هاتووەتەوە و خەڵک ڕەزامەندیش بووە تاکو ئێستا خەڵک ڕەزامەند بە بەوەی کە ینی چۆنەڵێ قبوڵی ئەم واقعی ئێسەی هەبووە کە قەیرانی دارایی هەیە و کە نرخی نەوت دابەزیوە و قەیرانی کۆرۆنا هاتوتە پێشەوە ئەمانە هەمووی خەڵک تەحمولیەوەی کردووە و موچەی زانوێتی لەگەڵ بەغدادا ڕێکەوتن نەکراوە خەڵک قبوڵەوەی کردووە کە بە دوو مانگ جارێکیش موچەکەی بدرێت بەڵام خەڵک ماندووە لەسەرەوەی کە لە 4 ساڵی ڕابردووە پاشەکەوتی موچە بووە موچەکەی کەم کراوەتەوە بەڵام هەر ینی قبوڵی هەبووە کە مەترسیەکە بۆ لەسەر قواری هەرێمی کوردستان و شەڕی داعش هەبووە و ئاوارە هەبووە دیسان خەڵک قبوڵی کرد ینی بەڵام ئەوە 8 مانگە ئێمە موچە خۆرانی ئێمە پاشەکەوتی موچیان نەماوە دیسان تۆ دەچیت بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە موچەکانیان کەمەکەیتەوە بۆ لە سەدا 30 بۆ لە سەدا چلە بۆ لە سەدا هەیە ینی بۆی خەڵک دەتوانی بە خەڵک بڵێ ئێستا ناتوانم بەڵام زانێرەکانی بەڕێز لە بەڵام بەپێی ئەوەی کە باسەکرێت ینی باسکردنی ئەو قەیرانە قوڵانەی کە دەڵێت سەرۆکی حکوومەت ئاماژە بەوە کاکە 27 میلیارد دلار قەرزارن و لەگەڵەوەشدا هیچ داهاتێکی نەختینەیمان نییە لە و پارەیەکی نەقدمان نییە ئەمە هەمووی ئاماژەی بۆی و باسی واکات کە لە سا 80 بودجێ هەرێم بۆ موچەخۆرانە ڕوا ئەمانە هەمووی ئاماژەیەکە بۆی کە هەوڵی سەرۆکی حکوومەت بۆیە کە موچەکەم بکرێت بەڵام واز دەکەم زانیاری تێ و لەسەر دەستکاریکردنی موچە بە بینەرانی ناڵێ من نامەوێت دەرماڵە دەستکاری دەکرێت باسی پۆلیست کە پێشتر باسی مامۆستا هەیە باسی کۆمەڵێک فەرمانبەری تر هەیە من لە ساڵی 2009 کاتێک کە لە مانگی 9 کە سەرەتای هێنانی پرۆژەی چاکسازی بوون باسی ئەوم کرد کە لەژێر میکیاژی پرۆژەی چاکسازیە دەستکاری دەگەڕێنەوە بۆ پاشەکەوتی موچە و خەریکە ڕوو نەبێتەوە بە ناوی چاکسازی و دەستکاری دەرماڵات ئێستا بۆ مانگەکانی داهاتوو کاتیشمان کەما بەس بۆ مانگەکانی داهاتوو دیار نییە موچە چۆن تاوزیاد دەکرێت بە بڕوای من حکوومەت ئەوێت بەم ئەم وەزعانەی کە باسیەک هاتوو دێنێتە ناو ڕای گشتی و بۆی خەڵکی هەرێمی کوردستان تەقبولیەوە بکەن کە موچەکانی دەستکاریە کرێت تر بە ناوی دەرماڵەوە بێ بە ناوی موچەی بنەڕەتیەوە بێت بە هەر شێوازێک بێت دانێت دەستکاری موچە بکەن باسکردنی و 27 میلیارد ڕێ خۆشکردنیەکە بەڵێ بەڵام بڕوام نییەم جارە خەڵکی کوردستانەوە قبولکەوە ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان دەگاتە ئاسێکی قورس و ئەم ئێستا جیاواز لە جارانەکە پارتی دیموکراتی کوردستان علاقاتێکی زۆر دیبلۆماسی و نەودەوڵەتی هەبوو لە پێش ڕێفراندۆم و لە دوای ڕێفراندۆمەوە ئێستا دەبینین علاقاتی دیبلۆماسیەکانی پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە و بۆیە هیوادارین دەست نەبرێ بۆ دەستکاریکردنی موچە و خەڵکی کوردستانیش تاقی نەکرێتەوە بەوە بۆی تووڕێی نەگاتە ئاسێک باشی چاوەڕوان ئەوەی کە باسی سەرۆکی حکوومەت باسی کرد لە وتارەکەی 22 مانگە باسی کرد کە داهاتی نەوت لە 600 میلیۆن دلارەوە هاتووەتە سەر 60 میلیۆن دلار بۆ مانگە ئێمە دەبێت ئەوەی کە باسمان کرد ینی ئێمە زیاد لە پێشووتردا کە ڕێژەی نەوت لە بازاڕەکانە کە سەروی 50 دلار 55 دلارەوە بووە تەنها 300 میلیۆن دلار گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێم و ئێستا دەبێت چاکسازیکی ڕاستەقینەی تەواوەتی و شەفافەتێکی بەدامەزراوەیکردنی موسەساتی نەوتی لەم هەرێما بکرێت و وا بکرێت کە ڕێژەی فرۆشتنی نەوت و بەرهەمهێنانەکەی نەگاتەوە وەزارەتی دارایی ڕاستەوخۆ داهاتی نەوت دەبێت بچێتەوە نابێت ئێمە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتێکی کە هەبێ بە ناوی وەزارەتی سامانە سروشتەکان پارە بدات بە کارەبا پارە بدات بە وەزارەتی دارایی پارە بدات بە وەبەرهێنان پارە بدات بە کەرتی تەندروستی دەبێت هەموو کۆی گشتی ئەو پارانەی
کە لە کڕینی بەستەنها کاری وەزارەتی سامانە سروشتیەکان دەرهێنان و مارکێتیکردنی نەوتە و دواتر داهاتەکە دەبێت بچێتە خەزێنەی وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کە حکومی زۆر کوردکاتنەوە ئەو گەندەڵی کە لە خەڵە سنووریەکانی ئەو گەندەڵی کە نەوتێ گەندەڵەکانی کەش هەمووی لەو کابینەوە خۆی بەردەوام بەڵێ